دووە بە دوای هاتنەهارای ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەمیشە ئاڵۆز و ترس لە دووبارە بێبەژمانەوەی گەلی کورد لە دەستکەوتەکانی ئەحتیمالی داهاتووی ئەم ناوچەیە و ئەگەری دەستەبەرکردنی هەندێک ماف بۆ بڕێک لە گەلانی ناوچە، گەلی کورد لە چەند بەشێک لە کوردستان بە گەرمی خەریکی خۆئامادەکردنە بۆ وەرگرتن و لێسەندنەوەی مافی ڕەوای نەتەوەی زوڵم لێکراوی کورد بە پاڵپشتی هێزی پێشمەرگەی خۆنەویست و ئامادە. لەم نێوانەدا کوردی ڕۆژهەڵات سەرڕای هەوڵدان بۆ یارمەتیکردنی هەموو پارچەکانی دیکەی کوردستان بۆ گەیشتن بە مافەڕەواکەنیان زیاتر لە پارچەکانی دیکە هەست بە تەنیایی پەراوێزکەوتووی و مافخوراوی دەکات. هەڵوێستی حیزبە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات لەم هەلومەرجەدا دەبێت چۆن بێت؟ چۆن دەکرێت ڕۆژهەڵات لەگەڵ ڕۆژهەڵات ئاشتکەینەوە؟ چۆن دەتوانین بە هاوهەڵوێستی و یەکدەنگی هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیوادار بین؟ بەرەی کوردستانی چی بەسەرهات؟ کۆنگرەی نەتەوەیی بە چ دەردێک چوو؟ ڕۆژهەڵاتەوەری و کۆنگرەی ڕۆژهەڵات دەتوانێت وەکو استراتژیەکی هەمەلایەنە و گشتگیر و کارا چاوی لێ بکرێت و چ گەرەنتیەکەیە کە ئەمیش بە دەردی بەرەی کوردستانی و کۆنگرەی نەتەوەیی نەڕوات؟ سڵاو، من ڕێباز کەریمیم، ئەم جارەش بەختەوەرم کە باڵقەیەکی دیکە لە بەرنامەی ڕامان هاتوومەتەوە خزمەتتان. هەر بەم بۆ نەشەوە بۆ گەنگەشە و قسە و باسێکی زیاتر لەسەر ئەم پرسانەی کە ئیسا ئیشاری پێکرا، میوانداری زۆر بەڕێز کاک ئەمیری قازی کەسایەتی سیاسی ناسراوی گەلەکەمان وەروە سکرتێری ئێستای پارتی سەربەخۆیی کوردستانمان کردووە. کاک ئەمیر گیان بەخێربێ، زۆر سپاس بۆ ئەوەی داوەتی ئێمەت قبول کرد. سپاس دەکەم، منیش سپاس لە ئێوە دەکەم و لە ڕێگای ئێوەشەوە سڵاو لە هەموو بینەران و سڵاو لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان دەکەم بە شێوەی گشتی و عموم. زۆر سپاس. کاک ئەمیر، من بەم پرسیارەوە ئەچمە ناو باسەکە. وەها باسەکرێت کە شۆڕشی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەندێک بەرەو لاوازی ڕۆژووە، ئەلبەتە لە چاو پارچەکانی دیکەی کوردستان. ئەوە شێوەیەک پاشەکشەی پێوە دیارە. ئێوە چەندە لەگەڵ ئەم قسەیە هاوڕان؟ و ئەگەر وایە پێتان وایە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەوە دیارە ڕاستە و واقعەتێکە کە پاشەکشەیەک بۆ لە جوڵانەوەی هێزەکانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە باوەڕی من بۆ ئەوە دوو هۆی ئەساسی هەیە. یەک لەو هۆیانە ئەوەیە کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نەیان توانیوە یەکگرت و یەکدەنگ بە یەکەوە بێنە مەیدانی خەباتەوە، بێنە تێکۆشانەوە بە شێوەیە کە نەخش و شوێنەواریان هەبێت لەسەر خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان و تێکۆشان لە ڕۆژهەڵاتی کوردستان و شقڵیان هەبێت لەسەر سیاسەتی دەرەوەش کە زەروری و لازمە. لە ڕادەی دوو هەمدا بە باوەڕی من پارێزگاری لە ئەزموونی باشووری کوردستان تا ڕادەیەکی زۆر بۆتە هۆی ئەوەی کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەو مەسەلەیەشەوە وەک دەڵێن سەرقاڵ بن، ئەو ئەزمونە کە دیاردە و شوێنەوار و چاوەڕوانی ڕزگاری نەتەوەیی لە ڕوانگەی ئێمەوە پێوەیە، تووشی نەکسە و زەرەر نەیە، تووشی مشکلات و ناکۆچی نەیە لەگەڵ دەوروبەری خۆی پارێزگاری لەو بەشە و لەو ئەزمونە ئەرچێکی نیشتیمانی و ئەرچێکی لازم و پێویست بۆ هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. من ئەو دوو دەلیلە دەبینم بۆ ئەو کزیە. واتە ئەم هۆکارەکان دەرەکین و خولقاوی هەلومەرجی زاڵن و هەم بەشێکیشی کێشەکانی ناو خۆمان و هۆکارەکەشی بۆ خۆمانەگەڕێتەوە. درستە، درست بە باوەڕی من. لە هەموو کۆمەلگایەکەوەها شیمانەکرێت کە حیزبەکان یەکەمین هەنگاو بۆ دەرباز بوون لە قەیران یان بەرەو پێشبرتنی بزوتنەوەکە هەڵبگرن. بە بڕوای ئێوە یەکەم هەنگاو بۆ دەرباز بوون لەم قەیرانە سیاسیی کە ئێستا کوردستانی ڕۆژهەڵات پێوە دەناڵێنێ چییە؟ حیزبەکانی ڕۆژهەڵات دەبێت چی بکەن وەکو یەکەمین هەنگاو؟ بە باوەڕی من ڕۆژهەڵاتی کوردستان وڵات بە گشتی و خەڵک بە بیلعموم چاوەڕوانی ئەوەن کە سیاسەتی ڕزگاری خوازی لە ڕێگای هێزەکانی سیاسی
کە پێگە و جێگەیان هەیە لە کۆمەلگای خۆیاندا لە ڕێگای ئەوانەوە بەڕێوە بچێ و خەڵک چاوەڕوانی ئەوەیە. بەداخەوە هێزەکانی ئێمە ئەو چاوەڕوانیان بە هێند نەگرتووە هەتا ئێستا لە بەرهەمی کێشەی ناوخۆیی و بەشبوون و لەدبوون و ئەوە هەموو هێز و توانای هێزەکانی بەخۆوە مەشغول کردووە بە شێوەیە کە مەسەلەی وڵات و خەڵک و ناوەوە فەرامۆش کراوە. دیارە هەر هێزە و هەر جەماعەتە و هەر گروپەی ممکنە پەیوەندی خۆی بە شێوەیەک لە شێوان هەرڕاگرتۆ لەگەڵ وڵات و لەگەڵ ڕۆژهەڵات، بەڵام بەو جوورەی پێویست و لازم کە ببێتە هۆی پشتیوانیەکی گشتی بۆ خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ببێتە مایەیەک بۆ دابینکردنی ماف و حەق و حقوقی ئەو خەڵکە لە ڕۆژهەڵات بە شێوەی پێویست و لازم نییە و حەول و تەقەلا ئەوەیە کە ئەو کۆششانە ئەو تەقەلایانە ئەو خەباتە بە شکلێک وێک بکەوێ یەک بگرێ بۆەوەی تەئسیر گوزار بێ. کاکەمیر پێت وانە ئەو هەلومەرجەشکە بەسەر کوردستانە سەپاوەیانی با بڵێن ئەو بارودۆخەکە بۆ بەشەکانی دیکەی کوردستان خولقاوە بەداخەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵات نەخولقاوە تا بزانین ئایا هێزەکانی ڕۆژهەڵات دەتوان کەڵک لەوە وەربگرن یا شتێکی وەها ئەوەش کاریگەر نییە بە بڕۆی جەنابەت؟ وەڵا فاکتۆر زۆرن بۆ ئەوە، بەڵام ئەمن کارزم کردێ من ئەو دوو فاکتۆرە سەرەکیە دەبینم. دەنا فاکتۆری جەمبیش هەیە، سیاسەتی نێو نەتەوایەتی نەخشدا دەنێ، ئارامش و بڵێن هێدی و هێمنی لە منتەقەدا کە بەداخەوە لێی نییە تەئسیر دادەنێ و زۆر فاکتۆری دیکە هەن کە تەئسیر دادەنێتە سەر ئەو وەزع و شەرایطە کە ئێستا خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان مەجبورن ملی بۆ ڕاکێشن. بەڵام ئەوەی ئەمن دەیبینم بە ڕەئی خۆم زیاتر لە پەیوەندیدایە لەگەڵ ئەو پەرەمپەرەمی و ناکۆچی و پەرتەوازەیە لە بۆچوون و لە ڕاو لە تەشکیلاتەکانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستاندا و پاشان پارێزگاری لەو ئەزمونەش کە ئێستا هەیە چووکێ وەکو ئەرکێکی نەتەوەیی حیساب کراوە و دەبێ واش حیساب بکرێ مەسالح و قازانج و بەرژەوەندی ئەو بەشەی کوردستان دەبێت لە بەرچاو بێ. ئەوەش واقعیەتێک. بەڵێ کاتێک سەرنجە دێنە خۆپیشاندان و هەڵسانەوە و گردبوونەوەکانی خەڵکی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆرتر ڕەنگوبوونی پاڵپشتی لە پارچەکانی تری پێوە دیارە. بۆ نمونە لەم دوایانەیە پاڵپشتی لە کۆبانێ و شنگاڵ و زۆر ڕووداوی دیکە کە لە پارچەکانی دیکە ڕوویداوە. ئەمە خۆی لە خۆیان فاکتەرێکی پۆزتیڤەوە دیارە نیشاندەری پشتیوانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات لە بزوتنەوە هەخوازانەکانی دەوروبەرە. بەڵام بێدەنگیەکی زەق لە بەرامبەر مافەکانی کوردی ڕۆژهەڵات لەلایەن پارچەکانی ترەوە بینجێت. هەندێک جار چاوپۆشی و هەندێک جاریش ئەتوانین بێژین پەراوێز خستنێک لەلایەن پارچەکانی ترەوە بەنسبەت کوردستانی ڕۆژهەڵات دەکرێت. ئەمە چۆن هەڵەسەنگێنن؟ بە باوەڕی من وەکتۆ بۆ خۆشت باست کرد ئاماژەت پێکرد ئەوەی کە نەتەوەی کورد لە هەموو پارچەکانی کوردستان بە دەرد و مەرگی یەکەوەیە بۆی مهمە و بۆی گرنگە و خۆی لێ گوێ ناکاتەوە. نمونەی لە کۆبانی و نمونەی لەو باشۆری کوردستانە و نمونەی لە شوێنەکانی دیکەش هەیە. ئەوە ئەرکێکی نەتەوەیی و ئەرکێکی نیشتیمانی کوردە و نیشانەوەیەکە ئەو میلەتە یەک میلەتە و ئەو وڵاتەش وەکو یەک وڵات دەبینێ، یعنی بە خۆی دەزانێ خۆیەتی. ئەوە بەشێکێتی کە بێگومان ئەتۆش باست کرد. بەشی دیکەی کە هەیە بە باوەڕی من دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو پەرەمپەرێمی و ئەو دەستەیە لە نێو بەرەی سیاسی ئەحزاب و ڕێکخراوی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە وای کردووە کە دەوروبەریش زۆری بەهێند نەگرن، بە لازمی نەزانن خۆی پێوە مەشغوڵکەن
ڕوو لە هەر شوێنێکی دەکەی بۆ هەر مەسەلەیەکی لە بەشەکانی دیکەی کوردستانیش دایدنێ و دەیهێنێ گۆڕێ ئەوەت لە پێشدا دەنێن کە دەبێت لەوێ یەک بن، دەبێت لەوێ خەبات ڕێکخەن، دەبێت لەوێ هێزەکان بگەنە تەفاهمێک تا بتوانن نەخشیان هەبێ هەم لەسەر ئێمە و هەم لەسەر خۆی وڵات و هەم لە سەتحی جیهان و دنیای دەرەوەدا. ئەوە واقعەتێکە کە لە پەیوەندیدایە لەگەڵ ئەو دەردەگرانە کە هێزی ڕۆژهەڵاتی کوردستان چەندین ساڵە تووشی هاتووە هەتا وەکوونی ئێستا نەیتوانیەوە ئیلاجی بکە چارێکی بۆ بینێتەوە و هیوادارم ئێستا نەتیجەی کۆششی هێندێک هێزی مؤثر و بە نەخش و نیگار لەسەر وڵات و لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی ئەمن دەبیسم حەول و تەقەلای وا هەیە کە بتوانین ئەو مشکلەیە بە هیمەتی هەمووان بە هیمەتی خەڵکەکەمان جێبەجێ بکەین. ئەنی بە بڕوای جەنابێت ئەو پەراوێز خستنە لە هەندێک شوێناکە ڕواداد ئەو چاوپۆشیکردنەکە لەلایەن بەشەکانی دیکەی کوردستانەوە بەنسبەت کوردستانی ڕۆژهەڵات ڕواداد. هەندێک جار شایدەوە باش نەبێ بەڵام هەندێک جار ئەسڵان هاوکاریکردن تە کۆماری ئیسلامی و تەک ئەو دەوڵەتە داگیرکەرەی کە ئێستا کوردستانی ڕۆژهەڵاتی داگیرکردووە پێتان وایە هێشتا بزوتنەوەی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات نەیتوانیوە لە ناوچەکەی بچێتە ناو کایە سیاسیەکانەوە ئەوە نەقشی مواسری هەست. ئەوە وەک ئەرزم کردی بە ڕەئی من تەنیا و تەنیا لە پەیوەندیدایە لەگەڵ یەکبوون و یەکێتی خۆی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە پێناو بەرنامەیەکی گشتی و عمومی ئێستا نێوی بنێی هەرچیەکی زۆر نێوی دنێی بەرەیەکی یەکگرت و نێوی دەنێی کۆنگرەیەکی نەتەوەی نێوی دەنێی سێنترومیەکی ڕۆژهەڵاتی کوردستان مەرکەزیەتێک ئێمە بەوەوە دەناڵین ئەگەر ئەوەمان هەبێ بێگومان ئەوانیش بە ڕەئی خۆیان لەسەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان دێنەوە. کاکەمیر هەروە کە ڕۆژانە بینین شەقامی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەوەندەی کە بایەخ بە بەشەکانی دیکەی کوردستانەدا وا هەستەکرێت کە بایەخ بە خودی ڕۆژهەڵات نادات. هەندێک کە سەڵێن ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵات تۆراوە. چی بکەین ڕۆژهەڵات لەگەڵ ڕۆژهەڵات ئاشت بکەینەوە؟ ئەوە گلەییەکە دەکرێت. من قەدەری ئەو لا ڕەنگە 2-3 مانگلەوە پێش لە کۆنفەرانسێکی ئاواشدا بەشدار بووم کە لە ستۆکۆلم بە هیمەتی چەند نیشتیمان پەروەرێکی کورد گیرا بوو لەوێش ئەو گلەیە ئەو وەکو گلەیەک لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دێتە ئارا و دێتە مەیدان خەڵک دەیڵێ بۆەوەی بەخۆدا بێنەوە بۆی فکرێک لە چارەنووسی خۆیان و خەڵکەکەی خۆیان بکەنەوە ممکنە ئێمە ئەوەی هەمان بووە بە نسبەت بەشەکانی دیکەی کوردستانەوە کردومانە و دەیکەین خەڵکی ئێمەش لە ڕۆژهەڵاتی کوردستان دەیکا بەڵام بۆ لە هەمووی ئەوانە زیاتر ئێمە احتیاجمان بە یەکبوون هەیە ئێمە احتیاجمان بە سیاسەتێکی معەیەن و استراتێژیەکی خۆیی هەیە هەر وەک لە بەشەکانی دیکەی کوردستانیش هەیە و بۆ ئەوە دەبێت لێک باڵین دەبێت ئاڕا و نەزەر و بیر و باوەڕەکان بکەینە یەک خەبات و تێکۆشانمان ئاراستەیی عمومی و گشتی هەبێ لە جیاتی تەنیا ڕێکخراوی سیاسی خۆمان و تەنیا حیزبی سیاسی خۆمان چونکە لەو ماوەیەدا بۆ هەموو کەس دەرکەوتووە کە بەبێ ئەو یەکێتێ سەرکەوتن زەحمەت. بەڵێ چەند ساڵ پێش ئێستا لایەنە سیاسەکان و ئەتوانم بڵێم زۆر پێگیرتر لە هەمووان کۆمەڵە پرسی بەرەی کوردستانی هێنایە گۆڕێ هەروە کە دەمانبینی هەوڵێکی زۆری بۆدا دیارە لایەنەکان زۆر دانیشتن و زۆر کۆبوونەوەیان لەسەر و پرسە کرد بە بڕوایەوە دوای چەندین ساڵ بۆچی لایەنەکانی کوردستانی ڕۆژهەڵات نەیانتوانی بەرەیەکی یەکگرت و بۆ کاری هاوبەش لە نێو خۆیاندا پێکبێنن ئایا ئەسڵان پێکێنانی ئەم بەرەیە لە چ پێداویستیەکەوە سەرچاوەی دەگرت؟ ئەوەی کە ئەم بیستومە دیارە هەموو هێزەکان هەموو باسی ئەو مشکل و بڵێن پیچی دەگی و گرێ و گۆڵە دەکەن کە لە بەرهەمی یەکتر نەگرتندا هەیە هەموو باسی دەکەن من پرۆگرامێک بەرنامەیەک لەگەڵ ڕۆژهەڵات تێوێ و
پرسیاراتێک کە ڕۆژهەڵات تێوێ لە کاک عەبدوڵڵای موحتەدی کردو چاوم لێ بووە دیتومە کاک عەبدوڵڵا ئەویش وەکو خەڵکی دیکە ڕوونی کردوتەوە کە ئەو زەرورەت و پێداویستەیە هەیە و لە گۆڕێدایەوە هەموو دەبێت لەسەرەوە بڕۆن هیوادارم ئەو قسانەی کاک عەبدوڵڵا ئەو هەنگاوی کاک عەبدوڵڵا بتوانێت نەخشێکی جددیتر و زیاتری هەبێ بۆ بەرهەمکردن و بۆ دەست پێگەیاندن بە یەکێتێکی ئاوا ئەوەندەی ئەمن بزانم بە پێی ئەو وتوێژەی کە کاک عەبدوڵڵا لەگەڵ ڕۆژهەڵات تێوێ هەیبوو کۆمەڵە بە جددی خەریکە هەنگاو دەنێ بەرەو ئامانجێکی ئاوا و بەرەو هەدەفێکی ئاوا کە هیوادارم سەرکەوتوو بێ و هیوادارم هێزەکانی دیکەی ڕۆژهەڵاتیش بەو نیەت و بەو دەنگەوە بێن و ئێمەش بەش بە حاڵی خۆمان لە پارتی سەربەخۆیی کوردستاندا بەشێکی هەر عومدە لە تێکۆشانمان تەرخان کراوە بۆ پەیوەندی بۆ هاوکاری لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی بۆ ئەوی بتوانین ئێمەش نەخشێک تەئسیرێکمان هەبێ لەو ڕێگا پیرۆزەدا بۆ ئەم یەکێتەی کە ئێمە بە زەروری دەزانین. حتمما کەوا دەبێت بەرەی کوردستانی بەو شێوەیە کە ئاواتمان نەخواست سەری نەگرت یان نەکرا و نەتوانجا وها بەرەیەک پێک بێنرێت. دواتر پرسی کۆنگرەی نەتەوەیی هاتە گۆڕێ ئەویش بە کۆمەڵێک کۆکار کە پێم خۆشە ئەگەر توانیتان هەندێک ئیشارە بەوەش بکەن سەری نەگرت یا بڵێن لەبار چوو تا ئێستا لەبار چووە. ئێستا پرسێکی دیکە بە نێوی ڕۆژهەڵاتەوەری یان بەستنی کۆنگرەی ڕۆژهەڵات هاتووەتە گۆڕێ. سەرەتا خوێندنەوەی ئێوە وەکو کەسایەتیەکی سیاسی لە ڕۆژهەڵاتەوەری چییە؟ چونکە هەر کەسایەتیەکە و خوێندنەوەی ئەوەی کە من دیومار کەسایەتیەکە و خوێندنەوەیەکی بۆ دەکات لە ڕۆژهەڵاتەوەری کەس جەنابتان خوێندنەوەتان بۆ ڕۆژهەڵاتەوەری چیەوە دواتر پێتان وایە کۆنگرەی ڕۆژهەڵات بتوانێت گرێکوێرەی بزوتنەوەی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات بکاتەوە؟ بە باوەڕی من تەنیا ڕێگایە لە وەز و شەرایطی ئێستادا تەنیا ڕێگایە کە ئەو کۆنگرەیە ئەو لێک ئاڵانە پێک بێت. دیارە ئەوە کۆبوونەوەیەکی گشتی و عمومی دیاری دەکات نێوی چ بێ و بەسترات چ بەرنامەیەکی بۆ دابدرێ، بەڵام ئەوە خۆی ئەو لێکاڵانە زەرورەتێکی پێویستەیە و بەبێ ئەوە ئیمکانی ئەوە نییە ئێمە بتوانین نەخشێکی جددیمان هەبێ لەسەر سیاسەتی گشتی جیهانی و لەسەر وەزئی تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و حەقی خۆی ڕۆژهەڵاتی کوردستانیشە لەگەڵ ئەوە کە لە خزمەتی جوڵانەوەی کوردایە لە هەموو بەشەکانی کوردستان بە هێز و بە خەڵکەوە ئەوە سابیت بووە حەقی خۆشێتی بۆ ناوچەی خۆی کە پێی دەڵێن ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مەنتەقەی خۆی سیاسەتی ڕۆژی خۆی دیاری بکە، خەباتی ڕۆژی خۆی دیاری بکە، کۆبوونەوە و یەکێتی خۆی ئێلام بکە و چاوەڕوان بێ لە بەشەکانی دیکەی کوردستان کە بە یاریدە و بەهاریکاری بێن هەروەکو ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو ئەوان دەڕوا. ئەوە ئەرکە بۆ هێزەکانی دیکەی بەشەکانی کوردستان چ لە باشوور چ لە باکوور چ لە ڕۆژاوە. واتە هەر تاکێکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتیان هەر کەسایەتیەکی سیاسی و هەر حیزب و لایەنێکی سیاسی ڕێکخراوەیەکی مەدەنی لە کوردستانی ڕۆژهەڵات ئەگەریش یارمەتی پارچەکانی دیکەی کوردستان ئەکات کە ئەوە زەرورەتێکە و ئەرک و مافێکی نەتەوەییە وەکو کوردێکی ڕۆژهەڵات یارمەتی بکەوە ناسنامە و هویەتی خۆی لەبیر نەچێت. دەبێ وابێت چونکە چ بمانەوێ و چ نەمانەوێ کوردستان دابەش بووە. کوردستان چەندین پارچەیە خۆشبەختانە ئەو پارچانە دەست نەخوردن یعنی هەر بەشەی خۆی هەیە لەسەر ئەرز و خاک و دەسەڵاتی خۆیەتی، بەڵام ئەو بەشبەشیە وا دەکا کە هەر هێزەی بتوانێ استراتێژی و خەتێکی تایبەتی خۆی دابنێ بۆ ئەوەی دەستکەوتەکان زیاتر و دیارتر مسۆگەر بکە. ئەوەش بەو مانایە نییە کە ئیدی ئەوە تەریک دەبێت لە
جەرەیانی کوردستانی سەرتاسەری خەڵکی ئێمە ئەوە قوبوڵ ناکە. ڕۆژهەڵاتی کوردستان نیشانی داوەکەەوە قوبوڵ ناکە. بڕوان ناکەم باشووریش قوبوڵی بکە، بڕوان ناکەم باکووریش ئەوەی قوبوڵ بکە. یعنی دەمەوێت ئەرزکەم کە ئەوانە پێک مەربوتن، پێک پەیوەستن، لەگەڵ ئەوەش هەر وڵاتەی هەر بەشە لە کوردستان ممکنە سیاسەتێکی تایبەتی و هەلومەرجێکی تایبەتی خۆی هەبێت کە لەگەڵ ئەوی دیکە جیاوازە. هەرکەم لە بەشەکان کۆنگرەیەکی تایبەت بە خۆیان بگرن و بۆ زیاتر نزیک بوونەوەی لایەنە سیاسەکانی خۆیان. بۆ نمونە کوردستانی ڕۆژهەڵات ئەو پرسی کۆنگرەی ڕۆژهەڵات هەر وەک کە جەنابەت ئیشارەت پێکرد جایسە ئستراتژیەکەی چی بێت یان نێوەکەی چی بێت یان ئەوانە ئەوە دیارە لە کۆبوونەوەیەکی گەورەتراوە بە ئامادەبوونی هەموو لایەنەکان دیاریەکرێت، بەس شتێکی وا بگیرێت و دواتر لە ئاستی نەتەوەیشدا کۆنگرەیەکی نەتەوەی کە زۆر خەڵک دڵخۆش بوو بەو شتە، بەڵام بەداخەوە ئەوە سەری نەگرت. بەداخەوە وەک تۆ دەڵێ سەری نەگرت. زۆر جێی ئومێد بوو نەتەوەی کورد زۆر بەخۆشیەوە بەرەو پیری پێکهاتنێکی ئەوتۆ هات، بەڵام ئەویش هەر لە نەتیجەی کێشە و دەسەڵاتی سیاسی هێزەکانی کوردستان تێکچوو. دیارە نەخشی ئەو تێکچوونە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نییە، بەڵکە دەگەڕێتەوە بۆ کێشە و مشکلاتێک کە لەو کۆنگرەیەدا لە بینی باکوور و باشوور هاتە گۆڕت. ڕۆژهەڵاتی کوردستان لەو بارەوە نەخشی خراپی نەبووە، نەخشێکی هەبووە کە بتوانێ پەیوەست و پەیوەندی بکاتێتە پێکەوە، بەڵام بۆمان جێبەجێ نەبوو، بەداخەوە نەکراوە، بەڵام ئەو ئومێدە هەر هەیە کە کۆنگرەیەکی نەتەوەیی سەرتاسەری بۆ دوا ڕۆژی ئەو میلەتە بەرپا بێ و شکڵ بگرێت. هیواداری نابێت. کاکە میر هەروەک ئاگادارن چەند ڕۆژ لەمەوە پێش کۆماری ئیسلامی لەگەڵ کۆمەلگای جیهانی لەسەر پرسیە ئەتۆمیەکەی بەڕێکەوتنیان لێک تێگەیشتنیە گەیشتوون. بەڕای ئێوە ئەم کرانەوە بە ڕووی دنیای دەرەوە و ئەم پێکەنین و دەست لێدانەوەی پشت کامێرا ئەتوانێت یارمەتی بە کرانەوەی دۆخی سیاسی لە ناوخۆی ئێران بدات؟ زەحمەتە بەڕاستی من بتوانم ئەوەی بڵێم، بەڵام ئومێدم هەیە کە ئەوە ببێ و خەڵک هەموو خەڵک لە ئێران گەلانی ئێران بەگشتی لەسەر یەک چاوەڕوانن کە نوشتەیەک دەرمانێک سەبەبێک هۆیەک ببێتە باعیسی ئەوەی کە ئەو کرانەوەی ڕووبدا کۆمەلگای ئێران بەگشتی ئەوەی کە پێی دەڵێن ئێران و لە چوارچێوەی ئەو وڵاتەدا هەیە بتوانێ سەر بگرێ و بتوانێ بێتەکایەوە بۆی ئینسانەکانی ئێمە بتوانن لە خەبات و لە تێکۆشانێکی زیاتری سیاسی و ئیجتیماعی و اقتصادی خۆدا بەشدار بن. دووە بە دوای با بڵێن ئەو ڕێکەوتنەی کە ئێستا کۆماری ئیسلامی لەسەر پرسی ناوکیەکەی دیارە زۆر پرسی دیکە ماوە لە ناوچەکەوەکو دەستێوەردانەکانی لە ناوچە و جۆرەشتانە، بەس لەسەر پرسی ناوکیەکەی دیارە بە ڕێکەوتنێکی سیاسی گەیشتون لەگەڵ ڕۆژاوە. پێتان وایە حیزبە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات یان تەواوی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەبێت استراتژیەکی نوێدا بڕێژن بۆ کار و چالاکی سیاسی خۆیان یان نە هەر لەسەر هەمان ڕەواڵ و لەسەر هەمان استراتژی و بەرنامەی پێشوویان بڕۆن؟ ئەوەی کە چاوەڕوان دەکرێت پاش ئەو سازانە ئەوەیە کە دواتر هێندێک شتی دیکە بێتە گۆڕێ، یعنی زەختێکی نێونەتەوەی فشار و گوشارێکی نێونەتەوەی بێ بۆ سەر ئێران کە فەزایەکی ئاواڵەتر لە ئێراندا بێتە ئاراوە و بێتە گۆڕێ. ئەو چاوەڕوانی هەیە، ئەو هیوا و ئومێدە هەیە کە ئومێدەوارم وا بێ و دروست بێ کە لەو چوارچێوەیە دەرچێ. بەڕێی من ئەو مەسەلەی سازانە تەنیا و تەنیا بە قازانجی حکوومەت و ڕێژیمی ئێران تەواو بوو و لە داهاتووشدا ڕەنگە ئەوە بە تەواوی دەرکەوێت کە ئەوان ئیسیفادەیان کرد کەرچیان وەرگرت لە ئەو لێکاڵانانەی کە دەیان کرد لەگەڵ وڵاتانی دەرەوە و لەگەڵ ئەمریکا، توانیان ئێرانی توانیان بە ئەنجام و بە
خاتمەی مەبەستی خۆیان بگەن بۆەوەی ئەو تەحریمات و شتیان لەسەر لاچێ ئەو بایکۆتانەی بۆیان داناوە بتوانێت ڕەفع بێ لەسەریان. هیوای ئەوە هەیە کە پاشی ئەوە مەسەلەی حقوقی ئینسان و مافی مرۆڤ لە ئێران ببێتە بەرنامەی کار بۆ وڵاتانی دەرەوە و بۆ ئامریکا کە لەسەر ئێران لەسەری بڕۆن و پیادەی بکەن. لەوە دەرچێ ئەگەر ئەوە نەبێ هیچ ڕفاهەتێکی زیاتر ئەمن نابینم و هیچ دەستکەوتێکی زیاتر نابینم لەو سازانەدا بۆ ئێران بۆ خەڵکەکانی ئێران و بۆ ئەو بەرنامانەی ڕێژیمی ئێران دەیەوێت لە داهاتوودا پیادەی بکە. کاکە میرهەر وەک ئاگادارن لە وڵاتی ئێران تەنیا کوردەکان نین کە ناڕازی حکوومەتی کۆماری ئیسلامین، دیارە نەتەوەی دیکەن کە ئەوانیش وەکو کورد زوڵمیان لێکرێ، وەکو بەلوچەکان، وەکو عەرەبەکان، وەکو ئازەریەکان و کەسایەتی سیاسی و حیزب و لایەنی سیاسی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیش لە دەرەوەی وڵات دیارە چالاکی زۆرتریان هەیە، چونکە لە ناوخۆی کوردستان دیارە لە ناوخۆی ئێران با بڵێن ڕێگەی چالاکیان پێنادرێت. پێتان وایە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات چەندە دەتوانن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەسەر بەرنامەیەکی هاوبەش ڕێککەون؟ ئەوەندەیە من بزانم هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی کۆمەڵە حیزب دموکراتی کوردستان، حیزب دموکراتی کوردستانی ئێران ئەوەندەی توانیویانە هەوڵیان داوە بۆ ئەوەی لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی لەسەر چوارچێوەی قبوڵی هێندێک پرەنسیپی سیاسی لەگەڵیان بگەنە یەک و بتوانن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی هاوکار بن. بەداخەوە هەتا ئێستا ئەوەش نەتیجەیەکی کۆنکرێت و ڕوونی نییە، چونکە هێزی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەسەر یەک زۆر بڵاو و زۆر کەسکەس و زۆر بێسەروبەرن. بۆیە ئەو حەولانەی کە ئەو هێزانەی کوردی ڕۆژهەڵات پێوەی هەستاون و کردویانە لە ڕابردوودا نەتیجەیەکی هەتاوەکوونێ ئێستا نەبووە، بەڵام هەر لەسەری بەردەوامن ئەو ئومێدە هەر هەیە و ئەوە زەرورەتێکیش بێ ممکنە لە داهاتوودا بۆ خەڵکی ئێمە و بە قازانجی خەڵکی ئێمەش بێ کە بتوانێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی تەفاهومێک پێک بێنێ و حەول بدا کە ئەگەر هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی مؤثر و بەرچاو هەبێ بتوانێت تەوافقات و تەفاهمیشی لەگەڵ بکە لە ڕاستای قبولکردنی حەقی نەتەوەیی یا بڵێن حەقی دیاریکردنی چارەنووس بۆ ئەو خەڵکانەی کە لە وڵاتی ئێراندا دەژین. کاکەمێت لە ناوخۆی ئێرانیش هەروەک ئاگادارن بەرەی ڕێفۆرم خوازی کوردی پێکاتوە، ینی بەرەیەکی دیارە هەمویان لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا کارەکەن. ئەوەش پێش هاتنە سەرکاری حەسەن ڕۆحانی هەندێک پرۆپاگەندە و هەندێک شایعاتیان لە نێو خەڵک بڵاو دەکردەوە کە گوایە حەسەنی ڕۆحانی دەتوانێت هەندێک لە مافەکانی نەتەوە زوڵم لێکراوەکان بە ئەوان بدات. هەر بۆ نەشەوە دیارە کۆمەڵێک خەڵک چاوەڕوانی زیاتری لە بەرەی ڕێفۆرمخوازی کوورد دەکرد. پێتان وایە ڕێفۆرم لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا ممکنە؟ وڵای بێئەدەبی نەبێ کورد دەڵێ کوتراوە دەڵێ بەراز داعبایەکی سەیرە هێلکەی کرد. ئەوە هەتا ئێستا هیچ دیاردەیەکی وان نییە. ئەو چاوەڕوانیانەی خەڵک بەگشتی لە ئێراندا هەیان بوو لەسەر هاتنە سەرکاری ڕئیس کۆماری ئێستای ئێران حەسەنی ڕوحانی تا ئێستا هیچ شتێکی لێ دەرنەکەوتووە، تا ئێستا هیچ دیاردەیەک نییە لە ئاڵ و گۆڕ و لە بەرەو پێشچوون و لەوە و دەرمانی دەردی خەڵک. هیوادارم لە داهاتوودا ببێ، بەڵام ئەم پێم وانە لە جمهوری ئیسلامی ئێرانی ئەوڕۆدا چاوەڕوانێکی ئەو تۆ
دەتوانێت بێتە جێ. واتە جەنابەت گەشتبینیت بۆ ڕەوتە گەشتبین پیا هەر هەبێ باشە، بەڵام لەو دەستگایە چاوەڕوان نیە. بەڵێ وەکو دوایین پرسیار بۆ کۆبەندیەکی باسەکە ئەگەر بکرێت بە کورتی بەڕای بەڕێستان استراتژی داهاتووی حیزبە سیاسیەکان لە کوردستانی ڕۆژهەڵات بە لە بەرچاوگرتنی گۆڕانی هەندێک لە معادڵاتی ناوچەکە دەبێت چی بێت؟ دەبێت یەکگرتووی بێ، دەبێ پێکەوە سازان بێت، دەبێ هێنانە سەرکاری دەستگایەکی نەتەوەیی بێ بۆ دابینکردنی مافەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، زمانی حاڵێک دەنجێک بەگشتی بۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێک بێ. دەنگی ئەحزاب و ڕێکخراوی سیاسیش دەبێ بەڕێئی من بکەوێتە ئەو چوارچێوەیە و بکەوێتە نێو ئەو دەنگەی کە دەبێ ببێتە دەنجی گشت خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، نەک هەر دەنجی حیزبەکان بەتەنێو بۆ کاریەوە. بە شێوەیەک لێکاڵاندنی بزوتنەوەی سیاسی لە تاراوگە و بزوتنەوەی سیاسی لە ناوخۆی کوردستان. ئەوەی ئەوڕۆ ئێمە ئومێدی لێ دەکەین پێکێنانی کۆنگرەیەکی نەتەوەیی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بێ کە ئەوڕۆ ئەوە زەروری و بەرچاوە بۆ هەمووان. بەڵێ من پرسیارێکم نەماوە کاکە میرەگەل لە کۆتاییدا قسە و باسێکتانەیە جەنابتان یان پرسیار و شتێکەیە کە زانن من نەمپرسیوە فەرموون لە قسمەتانە. ئەمنیش ئەرزێکی زیاترم نێ بێزگە لە دووپاتکردنەوەی سڵاو و داوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ نەتەوەکەمان بە گشتی لە هەموو بەشەکانی کوردستان و ئومێدی سەرکەوتن بۆ پێشمەرگە قارەمانەکانی ڕێگای ڕزگاری کوردستان. زۆر سپاس و دووبارە مەمنونی هەین بۆ ئەوەی کە لە بەرنامەکە ئێمە ئامادە بووی. منیش سپاسان دەکەمەوە جارێکی دی. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی ڕامان بۆ هیوایی کە توانی بێتمان هەندێک لە پرسیارەکانی ئێوە بەپێی ئەو تایم و ئەو کاتێکە لە اختیاری ئێمەدا بووە لە زۆر بەڕێز کاک ئەمیر قازی پرسی بێتمان. بۆ هیوایە و بە هیوای خۆشی ئێوەی بەڕێز، کاتێکی خۆش.